ئێرە ویلایەتی خوستە لە ڕۆژهەڵاتی ئەمارەتی ئیسلامی ئەفغانستان. تێیدا 5 خانەوادە پێکەوە لە ماڵێکدا لەگەڵ باپیرە گەورەیان ژیان بەسەر دەبن. عەقڵ نەزیر باپیرە گەورەی خانەوادەکە کوڕ و کوڕەزا و کوڕەزازا و نەوەکانیشیانی پێکەوە کۆ کردووەتەوە و دەڵێت با کوڕەکانی وتووە لێک گیان نەبنەوە و پێکەوە بژین، چونکە ژیان بەو شێوەیە چێژێکی دیکەی هەیە. هەمیشە ئامۆژگاری کوڕەکانم دەکەم کە پێکەوە بە یەکگرتوویی بژین و ناکۆکی نەکەوێتە نێوانیان. لێکدا نەبڕێن و لە یەک شوێندا بژین. دابڕان باش نییە. ئەوەی کە هەر کەس لەگەڵ هاوسەرەکەیدا بەجیا و بەتەنیا بژی باش نییە. کاتێک تەواوی خانەوادە پێکەوە بن، ژیان چێژێکی دیکەی هەیە. لەبارەی تەمەنی تەواوی عەقڵ نەزیر هیچ بەڵگەیەکی فەرمی بەردەست نییە، بەڵام خۆی دەڵێت چەندین خولی پاشایەتی دیوە. ئەم چەقۆیەش لە سەردەمی شا ئەمانوڵڵاوە بۆی ماوەتەوە کە لە ساڵانی 1926 تا 1929 پاشای ئەفغانستان بووە. دوای سەردەمی ئەمانوڵڵا خان، حەبیبوڵڵا خان هاتە سەردەسەڵات. دوای ئەو نادرخان بوو. سەردەمی زایر شاش زۆر کۆن نییە. لە سەردەمی داوددا خۆشحاڵ بووین. کەسێکی باش بوو. لە سەردەمی ئەمانوڵڵا خاندا وڵاتەکە جوان بوو. ئەو کە خێزانە گەورەکەی خۆی بە یەکپارچەیی هێشتووەتەوە، باس لە نهێنی مانەوەی خۆیشی بە تەندروستیەکی باشەوە دەکات و دەڵێت نە شەکرەمەیە و نە چەوری خوێن، نە فشاری خوێن. ڕۆژێک پزیشک پێی وتم وەرە با فشاری خوێنت بۆ بگرم. پێم وت پێویست ناکات. وتی بۆ؟ وتم فشاری خوێنم باشە. کاتێک فشاری خوێنی بۆ گرتم بینی بەڕاستی کە جێگیرە. خوا لەگەڵمدا مێرەبانە. هیچ نەخۆشیەکەم نییە. ئەگەر نەخۆش بوومایە ئێستا لە ژێر خاکدا دەبووم. خوا دەمپارێزێت و هیچ پارێزێکیش ناکەم. لە فەرمانگە حکوومیەکاندا هیچ بەڵگەیەکی فەرمی لەبارەی تەمەنی عەقڵ بەدەست نەهاتووە، بەڵام کوڕەکەی بۆ دیاریکردنی تەمەنی ڕاستەقینەی باوکی لە ڕێگەی بنەچەی خانەوادەییەوە هەوڵی خۆی داوە. لە ناوچەی سەبەری چەند بەتەمەنێک ماونەتەوە. چەند ڕۆژێک لەمە بەرچووم و پێم وتن تەمەنی دیاریکراوی باوکی ئێمە نازانرێت. پێم بڵێن کە ئەو چەند ساڵ تەمەنێتی. یەکی لە پیرەمێردەکان پێی وتم کە خۆم 120 ساڵ تەمەنم هەیە و باوکیشتان لە من زۆر گەورەترا. ئەوتی کە باوکتان 135 بۆ 140 ساڵ تەمەنێتی. منیش ئەمە بە دروست دەزانم. ئەمە تەنیا چیرۆکی 100 ساڵ زیاتری عەقڵ نییە. کۆکردنەوەی 5 نەوە لە یەک ماڵدا نمونەیەکی پاراستن و بەردەوامی پێجانە کە نەریتێکی کۆمەڵگەی ئەفغانستانیە.